بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمامرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەهاکان بە خزمەتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەرچی کە خەسڵەت و بەهای بەرز و بە پێز و بەڕێزە توێمان دابێنێتە وجود و ئەو بەها بەرزانە ڕەنگ بدەنەوە لە ناو ناخ و دڵ و دەروونماندا، بۆی کە ئەو دینەی کە هەڵمانگرت و جوانی کەین و ببینە مایەی هیدایەتدانی خەڵکی ئینشاء الله تعالی. خۆشەویستان، هەر لە درێژە پێدەری حەڵقەی یەکەم لەسەر مەسەلەی دادگەری عەدل، دادگەری پێویستە کە لە هەموو شتێکدا حوزوری هەبێتن و دادگەری ئەگەر لە هەموو شتێکدا هەبوو ئینسانی ئیماندار جوان دەکا و غەیری ئیمانداریش جوان دەکات. لەبەرەوەی تەماشەکەن لەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەعرابیەک دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هێشتا موسڵمان نەبووە، دوو خەسڵەتی جوانی تێدا بوون. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ستایشی خەسڵەتەکانی دەکا. ئینە فیکە خەسڵەتەین یوحیبهما الله وەڕەسوولوه. دوو بەهای بەرز و پیرۆزت تێدا هەن، خوا و پێغەمبەری خوا تەبارەک و تەعالا خۆشیان دەوێن. کەواتە خۆشەویستانم، ئەو خەسڵەتە جوانانەی کە ئێمە باسییان دەکەین، ئەو خەسڵەتانە، ئەو بەها بەرزانە خوا خۆشی دەوێن و پێغەمبەر خۆشی دەوێن عەلەیهی سەڵات وسەلام، ئینسانی ئیمانداری پێ خۆشەویست دەبێتن. لێچێک لەو شتانەی کە زۆر گرنگە مەسەلەی قسەکردن و گفتار و ڕۆژانە، چونکە ئینسان زۆر قسە دەکاتن، دەبێت لە قسەکردندا دادگەرانە بێ و عەدل بە قسەکانیەوە دیار بێ، وەکو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وەئیدا قولتم فەعدیلوا. ئەگەر قسەتان کرد بە قسەکانتان دادگەریان پێوە دیار بێتن. بۆ نمونە قسەیەک دەکەی، ستایشی سەرکردەیەکی دەکەی، ئەو سەرکردەیە حەقی ئەو ستایشەی تو نییە کە دەیکەی، ئەو سیفەتانەی تێدا مەوجود نین. کەواتە لە قسەکردنەکەتدا عەدالەتت دادگەریت پەیڕەو نەکرد. ستایشی برای خۆت دەکەی، ستایشی بابی خۆت دەکەی، ستایشی جیرانەکەی خۆت دەکەی، ئەوەی کە تو باسی دەکەی تێدا مەوجودی کابرا بۆ خۆی دەیزانێتن کە تێدا مەوجود نییە. یعنی بەڕاستی جارێ مەدح و سەنای ڕوبەڕوو خراپە، مەدح و سەنای ڕوبەڕوو خراپە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و جانمان بە قوربانی بێ کاتێک کە لە مەجلیسیوی سەحابەیەک ستایشی سەحابەیەکی دیکەی کرد، زۆر پێی هەڵگوت، فەرمووی خوا عەفوت کاتن، وەکو بڵێ ملت شکاندیە و کابرایی. چونکە تەبیعاتی ئینسانی وایە ئەگە زۆر ستایش بکرێ و زۆر پێی هەڵبگوترێتن، ئەلەوانەیە لەوەی خۆی دەربچێتن، خۆی تۆزێ لا مهم بێتن. لەبەرەوەش سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئینسان پاشۆملە باسی برایەکی دەکات، تەسکیەی نەکاتن ئاو بە موتڵەقی، دەی بڵێ نەحسەبه کەذالک ولا نوزەکی عەلی الله ئەحەدا. ئەمە گومانمان وایە، بەڵام
لە بری خوای پەروەردگاریش تەسکەی کەس ناکەین چونکە خوای گەورە دەفەرمی هو ئەعلەم بمن اتقى ئەو دەزانێت چێ ئەهلی تەقوا و چێ ئەهلی سەڵاح و چێ پیاوی چاکە. ئەوجا ئینسان کاتێک کە خۆی لێ ڕادینیتن لە ڕاستگۆیی و لە عەدل و ئینساف و لەوانە یعنی تەماشە دەکەی ئەو ئینسانە ئینسانێکی جێسی قەومتمانە دەبێ و ئینسانێک دەبێتن بەڕاستی کە خەڵک حیساب بۆ قسەکانی بکە، حیساب بۆ شایدیەکانی بکە، حیساب بۆ هەموو شتێکی دەکات. بەڵام ئیوا هەیە کە مەشهورە لە ناو خەڵکی کە ئینسانێکی دادگەرنیە، ئینسانێکی عەدل صیفەتێک نییە لە صیفەتەکانی کە دەست بە قورئانیشدادا خەڵک لێی باوەڕ ناکات. دەڵێ بەخوا دەستت بە قورئانیدادا بەڵام بەخوا درۆیە دەکات، بەخوا وانییە. لەبەرەوە خوازیارم ئێمە ئەو خەسڵەتە جوانانە بۆی دەیان خوێنین، بۆی باسییان دەکەین کە بەڕاستی هەوڵ دەین لە خۆمانیاندا بینی نەدی. قورسن، ئەمانەتێکی قورسە. ئەنی بۆ نمونە کاتێکە تۆ دەی لە قسەکردندا قسەیەک دەکەی زەرەری خۆتە، زەرەری خۆتە. بەڵام کە زەرەری خۆتە ئەتۆ قسەکەی دەکەی. لەبەرەوەش تەماشەکەن سەلەفی ساڵح ڕەحمەتی خۆیان لێبێ نمونە زۆرن، نمونە زۆرن. کابرا چوو ئەسپێکی بفرۆشیتن لە بازاڕ، ئەسپەکەی کە بۆ نمونە داوای 100 دیناری لێ کردووە. کابرای دیکە فەرموویەتی کاکە ئەو ئەسپە بە 200 دەفرۆشی، کاکە گاڵتەم پێ مەکە، توی بە 300 دەفرۆشی. هەندی دیکە کابرا دەحەپەسێتن، چەند جار بۆی چەند قات دەکاتەوە. دەڵێ کاکە تۆ نەشارەزای، ئەو ئەسپەی تۆ ئەوەندەی دەکات، پارەکەی تەسلیم دەکاتن، ینی بە 4-5 قاتی خۆی پارەی دەداتێ. ئەوە بەڕاستی ئەوە کڕۆکی حاڵی بوونە لە عەدل و لە دادگەری و لە زەمیر و ئینساف و لەوانە. ئەها چونکە ئەو خەسڵەتە جوانانەمان لە ناو نەماون. ئەمڕۆ کە تو تەماشە دەکەی دەچێ بازاڕی، دەچێ بازاڕی، سیارەیەکت پێ سیارەی خۆت دەفرۆشی، سیارەی تو یەک عیبی نییە، چەرچی لێ دەورەی دەدەن، هەر یەکە و ئەو دەیشتێنیتن لەبەر دڵت وای لێ دەکەن یەکە نەیناسیەوە، بە پارەیەکی کەم لەبەر دەستت دەردێنەوە. هەر ئەوەندەیە کە عەقدی معرەزیان بۆ نووسی، یەک فەڕەی لێ دەوەرەوە بەو پارەی کە لە تۆیان ستاندووە 15-20 وەرەقەیان بدە هێشتا ناتدەنێ. دەڵێن زیاتر یەکاتن. ئەدی عەزیزەکەی خۆم کە زیاتری دەکا بۆ ئاوا لە بەرچاوی منت سووک کرد. لەبەرەوە ئینسان وە هەم سونەتە هەم واجبە شتەکانی خۆی کاتێک کە دەشی فرۆشیتن عەدل و ئینسافی هەبێ وەکو خۆی باسییان کاتن، عیب و عارەکانی بەیان کاتن. لەبەرەوە لە کاتی معاملەدا ینی کاتێک کە دەفرۆشی ئینسان دەبێ ئاگای لێ بێتن ئەو کەلیمەی بڵێ لا خەلابەتە، لا خەلابەتەیان لا خەدیعەتە. یعنی ئەگەر دەرکەوێ سبەینێکە تو فێڵت لە من کردووە، ئەمنە هەڵخەڵەتاندووم، جاری وایە کابرا شتێکت دەداتێ لێ دەکاتە نزانم چی. بەڵام ئەنواع و ئەشکال عیب و عاری هەیە. ئەو جۆرە معاملە دانامەزرێتن، ئاگاتان لێ بێت. بۆ چونکە کابرا عیب و عارەکەی بەیان نەکردووە، عەدل و ئینسافی لەگەڵ بەکار نەیناوی. بۆ تەیە سبەینێکە کاکە من ئەو شتم لە تووکڕیبوو بە بێ عیبی، ئەو شتم لە تووکڕیبوو بە ئەسڵی، بەڵام ئێستانەکەوا دەرنەچوو. خاڵی کۆتاییمان لە مەسەلەی عەدل خوای گەورە ئەو خەسڵەتەمان تێدا دروستکە و بە تایبەتیش گوتمان بۆ سەرکردەکان، بۆ قیادە و بۆ ئەوانەی کە پێشەوایەتی خەڵک دەکەن. بەڕاستی خاڵی یەکلاکەرەوەیە بۆوان، خاڵی یەکلاکەرەوەیە بۆوان. عەدالەت پەیڕەوکەن دەچنە بەهەشت، عەدالەت پەیڕەو نەکەن دەچنە دۆزەخ. ئەس دەکەی بە هەموو عیبادەتەکانی دیکەشیان هەبن. چونکە لە هەندێک صیفەت لە نەفەرێک بۆ نەفەرێکی دیکە جیاوازە. کاتێک کە تو بۆ نمونە ڕئیس عائیلەی دەبێ عەدالەت پەیڕەوکەی لەسەر خێزانت یان لەسەر خێزانەکانت، ئەگەر چەند خێزانێکی هەبێ کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد لەگەڵ منداڵەکانت. بەڵام ئەو دەبێ عەدالەت پەیڕەوکە
لەسەر هەموو کۆمەڵگە لەسەر هەموو خەڵکی هەموو خەڵک یەخەیان دەگرێ ئەو بەرپرسانە لە ڕۆژی قیامەتدا. لەبەرەوە ئیمامی عومەر تەماشەکان ڕزا و ڕەحمەتی خوای لێسەر بێ لە مەدینەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قسەیەکی مێژووی دەکات، دەفەرمێت لە ڕۆژی قیامەتدا عومەر کە عێراق فەتح کراوە ئەو کاتەی ئەگەر ڕێت بۆ بەغلەیەک هێسترێک، بەغلەی یعنی هێستر، ڕێگات بۆ هێسترێک خۆش نەکردبێتن، ئەو هێسترە ساتمەیەک ببە، ئەو هێسترە زەرەرێکی پێ بگا، خوای گەورە محاسەبەت دەکات، دەفەرمێ ئەی عومەر بۆ ڕێگاکەت بۆ خۆش نەکرد. وانە کە هاتوچۆ ئەو کاتەی زۆر زەحمەت بووە، بە پێیان بووە، بە پشتی وڵاخ بووە. ئەدی ئەمڕۆ کە دنیا بۆتە کوردەواری خۆمان دەڵێت چەرمی کوێلەکەی بە سەوت و سوورە هەموو شوێنێکت لێ دیارە، هەموو عیب و عاری هەموو شوێنێکی دەزانی کە کوڕیەکان لە کوێن دەرێنە. ئەو پارە و سەرۆت و سامانەتان بۆ چییە؟ چی لێ دەکەن؟ ئیستیفادەی چی لێ دەکەن؟ چەندی دەخۆن؟ لەوانەیە خەڵک زۆر جارە ئەو پرسیارەی بە مێشک دادێ، ئەوەی کە ئەو هەموو ڤێلا و بەزم و ڕەزمی بردۆتە ئاسمان لە چەند غورفاندا دەنیشیتن؟ کە لە غورفەی دانیشت هەموو غورفەکەی داگیر دەکاتن. ئەوجا کە لە غورفەکەی دادەنیشێ چەند دەگریتن، لەسەر چەند کورسیان دادەنیشیتن. هیوایە مەسەلەن دەچی تاقمە کورسی بە چەندان دەفتەر دەکڕیتن، یەک زەلامی دادەنیش. بەخوا یەک فەرقیشینە لەوانە ئیدی کە ئەوی کە بە چکابرای گوتی وەڕەقەیەکی بە دوو وەڕەقان لەوانەیە دانیشتەکەی خۆشترش بیت. بەس ها عەقڵیەتی خەڵک زۆر عەجایبە. و مەسەلەی عەدل و ئینساف دادگەری ئەگە لەگەڵ غەیری مسلمانانیش بوو بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ستایشی کردوون. تەماشەکەن لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە مسلمانان ئەزیەت دەدران، ئەنگۆ بەس وەرن تەماشای ئەو جاهیلیەتەی ئەو سەردەمیکەن لەگەڵ جاهیلیەتی ئێستانە کە یەک شتە. لە مەککەی هەموو جۆرە عیبادەت و خواپەرستێک ئازاد بوو. کابرا دەچوو سوزدەی بۆ بوت و سەنەمان دەبرد، کەس بەلای وە دەنەدەچوو. بەس کابرا کە دەیگۆ ڕەبی ئەڵڵا، خوا ئەڵڵا و پەروەردگاری من لەجاتی ئەو بوت و سەنەمەی تەعزیبیان دەدا. نابی ئەوە ڕێپێدراو نییە. ئەمڕۆژ تەماشا دەکەی ئەوەی کە ڕێپێدراو نەبێتن لە سەرجەم وڵاتە بەناو ئیسلامیەکان، تەوحید و یەکتاپەرستی ڕاستەقینەیە. هەر شتێکی دیکە دەکەی ئازادی، هەر شتێکی دیکە دەپەرستی ئازادی، بەس مهمەوە بچێت جەهەنەمێ. بەهەشت مەمنوعە، نابێ بەڕێی بەهەشتێدا بڕووی، بۆ ڕێی جەهەنەمێش ئازادی، بۆ چەند دەرێ دەچی بچوو. تەماشای هیندۆسەکان کرد مەسەڵەن. جار تاو ناتایە مەزبەحە بۆ موسڵمانان دادەنێن، بەڵام بۆ خۆیان مەسەڵەن سڕە دەگرن لە ماچکردنی سەری مانگایەک، سەری جوانەگایەک، مەیمونێک. بەخوا مەیمونم بینیوە لەو ڕۆژانەدایان ناوە ئاوا سوزدەی بۆ دەبەن و وەچێ گۆتی لاقی ماچەکەن. پەرژینێکی قایم بێ ڕیخی مانگایە لە نووچاوانی خۆیان دەدەن بە تەبەڕوک و بە مبارەک. غاندی دەڵێ ئەوی شوای دەکرد، گوتیان غاندی خۆت و پیاوێکی عاقڵی تکاکە چ بکەم، منیش دەبێت قەومەکەی خۆم بم. ئەگەری وە نەم خەڵکەکە چ کابرای گوتی قسەم لێ وەرناگریت. قەزیەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو لەوێن دەرەدا کە هەموو شتێکیان لێ مەمنوع کرابوو، فەرمی بڕۆنە حەبەشە. لە حەبەشە مەلیکێکی لێیە، مەلیکێکی عادل، کەس زوڵمی لێ ناکرێ. لەوێن دەرێت چۆن وەچ کابرای گوتی ڕێ بە نەسڕانیەت و ڕێ بە یەهودیەت و ڕێ بە بتپەرستی دەدرێتن، ڕێ بە موسڵمانەتیش دەدرێتن. بڕۆنە لاوی. بالفعل واش هێشتا موسڵمان نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لەبەر ئەو خەسڵەتە جوانەی تێدا مەوجودە،
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ستایشی دەکات. بەڕاستی خۆشەویستانم، مەسەلەی عەدالەت وەکو گوتم وەکو هێوێنی وایە لە بە هەموو خەسڵەتەکانی دیکە. لە بەرەندێش بە یەکەم خەسڵەت باسمان کرد و لە بەرۆش خوای پەروەردگار کە دەفەرمێ ئین الله یەأمر و یەکەم جار چ دەفەرمێ بالعەدلی، ئەو جار چ دەفەرمێ والإحسان. إن الله يأمر بالعدل والإحسان. وقوتمان هەر کاتێک کە عەدالەت هەڵگیرە چ شتێک شوێنی دەگریتەوە؟ زوڵم و ستەم، سجنەکان پڕ دەبن، قەیرانەکان زیاد دەبن، خەڵکێک پڕ دەبێ و خەڵکێک قڕ دەبێت. زۆر زەرورە هەوڵ دەین ئەو خەسڵەتانە لە خۆماندا بینینەدی و زیندیان کەینەوە، ئەوەندە باسییان کەین بۆی خەڵک دەقی پێوە بگرێ ئینشاء الله تعالى. بێمە سەر دەرسی دووەم، خوای پەروەردگار تەبارەک و تعالى بۆمان سەهلکە، ئەویش گوتمان بە تەسەلسولی قورئانی دەست پێ دەکەین. الئیحسان. ئیحسان مەبەستمان پێ ئەو لایەنە ئەوە نییە، ناویچە لایەنە شەرعیە نییە کە جبریل عەلەیهی سەڵات وسەلام پرسیار دەکا و پێغەمبەر وەڵام دەداتەوە عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەندەی هەر مقەدیمەکەی هەر بیڵێن باشە. ئیحسان لە مستەڵەحی شەرعیدا ئەوەیە کە ئینسان خوا بپەرستێک وەکو ئەوەی کە ئەتۆ خوا دەبینی تەبارەک و تەعالە. یعنی خواپەرستی و دینداریەکەمان ببێتە عیبادەت، لە قالبی عادەت بیهینینە دەر. لەبەرەوەش جبریل عەلەیهی سەڵات وسەلام لە ناو هاوڵاندا لەسەر شێوە و شکلی پیاوێک پرسیار لە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەریش وەڵامی دەدات. هیچێک لە پرسیارەکانی لێ دەپرسی دەفەرمێ ئیحسان چییە؟ چاکە چییە؟ پێغەمبەر نافەرمێ عەلەیهی سەڵات وسەلام چاکە ئەوەی کە دوو عەلاگان دەستکەی و بچی بەسەر خەڵکیدا تەوزیعکەی، کە دێمە سەری. بەڕاستی ئەوەش ئەمڕۆکە چکاورای گوتی ڕیایی و ڕیابازی و ماستاوکردن بۆ دەسەڵات و ئانەشی تێکەوت و خوا پەناماندا بە پارەی خەڵکی دەوڵەمەند و خەڵکی خێرخواز بەشێک لەو ڕێکخراوانە بەس بۆی کە زاڵم و ستەمکاران لە خۆیان ڕازیکەن، مەسئولەکان لە خۆیان ڕازیکەن، خەڵکی فەقیر و هەژاری ڕاستەقینە و مستەحەق پشتگوێ خراوە، خزمەتی خەڵکێکی زاڵم و ستەمکار دەکرێتن کە بە بەڵگە و مستەمسەکی زۆر لامانە. بەڵام ناوی کەس ڕێکخراوێک نادەین وەکو حورمەتێک بۆیان. بەڵام ئیشاڵە الحر یەکفیه الئیشارە، کابرای عاقڵ دەبێ ئیشارەیەک بەسی بێتن تێبگات. کێشەی ئێمە لە مەسەلەی عیبادەت و خواپەرستیەکان کە گوتمان ئەو مستەڵەحە ئەو بەشێکیتی ئەوەی بەڕاستی وەکو عادەت و تەقالید خەڵک گرتوویەتی. لەبەرەوەش تەماشا دەکەی نوێژکەرن، بڕۆ جومعەکان تەماشای مزگەوتەکان کە هەمووی جممەی دێت. بەڵام ئەو مزگەوتانەی کە جممەیان دێ هەمان کچ و کوڕی ئەو خەڵکان، هەمان ئەو خەڵکی ئەو هەموو فسق و فجوورەی لەو وڵاتەیدا بڵاو کردوتەوە. خۆ خەڵکیەک نییە لە مۆزەمبیقیان هێنابێت، خۆ خەڵکیەک نییە ڕۆژێ مەسەلەن بە تەیارەبیان هێنن لە وڵاتە ئەوروپیەکان و لە ناو وڵاتانی ئیسلامی بەرەڵایان کەن و ئێوارە نیشیان ببەنەوە. کچی ئەو مامحاجەیە، کچی ئەو مەلایە، کچی ئەو مامۆستایە، کچی ئەو کاسبکارەیە، کچی ئەو نزانم ڕۆشنبیرەیە، کچی ئەو دکتۆرەیە کە سەفی پێشەوە دانیشتووە خۆی ڕوت و قوت کردوتەوە. کوڕەکەی ئەنواع و ئەشکال مۆدیلات و وەچ کابرا گوتی سەر و سیمای ببینەوە دەزانی داخوا ئەسڵەن هەر خۆی وا لێ کردووە ئینسانان نەچیتەوە. کاتێک کە عیبادەت و خواپەرستی لە قالبی عیبادەت و خواپەرستی هاتە دەر، شوێنەواری دروست نابێتن لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا. لەبەرەوە ئیحسان، شوێنەواری ئیحسان لە عیبادەت و خواپەرستی چییە؟ ئەوەیە کە ئەنەکە تعبد الله كأنك تراه، يعني دەبێت کە دەڵێ الله ئەکبەر، دەبێت ئاوە کە ئەنەما ئەتۆ تەماشای خوای پەروەردگار دەکەی، خوای پەروەردگار دەبینی جەلە جەلالوه. بەڵام لە دنیایێ خوای نابینین کە بە تەفسیلی ئەگەر یادتان بێت لە شەرحی عەقیدەی تەحاوی باسمان کرد کە موسا عەلەیهی سەڵات وسەلام داوای لە خوای پەروەردگار کرد. قال ربي أرني أنظر إليك قال لن تراني. لن تراني لبو تأبيد نية، لبو إلى دنيا نام بيني،
بەس لە قیامەتێ ئیمانداران خوای خۆیان دەبینن. خوای گەورە لەوانەمان بجێڕیت و بە دیداری وەجهی مبارەکی خۆمان شادکە ئینشاء الله تعالى. یعنی بەڵام ئینسان کە خوا نابینێ لێ یەقین بێتن کە ئەو ئینسانە خوا دەیبینیتن، لەبەرەوە وا دەکاتن شوێنەواری عیبادەت و خواپەرستیەکان ڕەنگ بداتەوە لەسەر ئینسانەکان. لە حەڵقەی داهاتوو دەینە سەر تەفاسیلی ئیحسان، مەبەستمان پێی چییە و ئەو خەسڵەتە چۆن دەبێت لە خۆماندا بینی نەدی و ئەوانەی کە چاکەکارن چ پاداشێکیان هەیە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.